وەچین و توێژە جاجاکان و پەرلەمانتاران لە نێویشاندا چەند پەرلەمانتارێکی فراکسیۆنینەوەی نوێ لێرە حزوریان نەبوو لێرە چالاکیەکە بە خوێندنەوەی چەند دروشم و پارچە شعرێکی نیشتیمانی بەڕێوەچوو وە تاجەگۆڕینە لەلایەن کەسایەتەکان لەسەر گۆڕی گەرمیان ئەحمەد بچووکترین شەیدی خۆپیشاندانەکاندان لە منەچمە لای دکتۆر کازم سڵاو لێبێ میوان ماگەر دەرفەتە بێ پامتان چێ لەم ساڵێدا لە هەشتمین ساڵیادی خۆپیشاندانەکانی 25 شوباتی چەمچەماڵ و دووروبەری کە تیایدا مێر منداڵێکی تەمەن 11 ساڵ شەهید بوو. وڵا بەداخەوە ئێمە هەر فریایەوە کەوین هەر ڕۆژەی لە قەزایەک لە ناحەیەک لە شارێک بەشداری بکەین لە مەراسیمی ماتەمینی هەشتمین ساڵیادی شەهیدکردنی گەنجێک مێر منداڵێکی ئەم شارە بەدەستی حکوومەتی ڕژێمی بەعس نا بەڵکو بەدەستی حکوومەتێکی کوردی بەدەستی دوو هێزی یەکێتی و پارتی دوو حیزبی دەسەڵات کە سەرتاپای ئەم وڵاتیان کردووە بە گەندەڵی سەرتاپای ئەم وڵاتیان کردووە بە قۆرخکاری بە خۆسەپێنی بە بنەماڵەچێتی و هەتا دوایی ئەوەی کە لەسەر ئێمە ئەوەیە کە تا سەرێسقان داکۆکی بکەین لە مافی هاوڵاتیان لە ناو پەرلەمان لە دەروی پەرلەمان لە هەموو شوێنێک لەگەڵ خەڵکا بین لەگەڵ شەقام بین پشگیری کە سوکاری ئەم شەهیدە سەربەرزانە بکەین و بە دڵنیاییەوە کەیسەکانیان دانەخراوە ئەوەی پێمان بکرێت لە ناو پەرلەمانەوە کاری لەسەرەکەین زۆر گرنگە بکەری ئەم یا بکوژی ئەم شەهیدانە شەهیدکەری ئەم گەنجانە ئەم خوێن گەرمانە ئەم لاوانە ئەم مێرد منداڵانە بدرێنە دازگاوە بە سزای خۆیان بگەێنرێن بۆی چیتر هیچ دەسەڵاتێک هیچ بنەماڵەیەک لەژێر هیچ پاساوێکە نەوێرێت جورئەتی ئەوە نەکات کە چەک بەرامبەر بە هاوڵاتیان بە خەڵکی ستەمدیدە بە خەڵکی چەوساوی هەرێمی کوردستان هەڵبگرێت. ئێمە لێرە خۆمان بە ئەرکی سەرشانی خۆمانە زانین کە هاوخەمی خۆمان دەربڵین بۆ ئەم بنەماڵە سەربەرزەی شەهید گەرمیان و بە دڵنیاییەوە هەموو کارێکی فراکسیۆنەکەمان و جوڵانەوەکەمان ئەوە بێ کە لەگەڵ خەڵکی خۆمان بین و داکۆکی بکەین لە مافەکانیان هەتا ئەو کاتەی ئەم کوردستانە لە دەستی دوو حیزبی و دوو بنەماڵەی گەندەڵکار پاکەکەینەوە. دایکی گەرمیان ئەحمەد کە بچووکترین شەیدی خۆپیشاندانەکان ئاماژە باوە کە بەڵگەی ڤیدیۆیی هەن کە منداڵەکەی لە نزیک بارگەی پارێزگاری کوردستان شەهید کراوە وەسکاڵیان لەسەر بەرپرسی دقی ئەو کاتە بووە 8 دادگا داوای کردو وەکو پەرلەمانتاران ئەرکی ئێوە چێ بێ لەسەر بۆ دەداچون بۆ کەسانی کە نایەنە بەردەم دادگاوە تۆمەتبارن و حەزب داڵدەیان ئەمە بە تەواوەتی نیشانی پرسیارە خاتە سەر کۆی سیستەمی دادگەری یان کۆی دادگاکان و دادوەری لە هەرێمی کوردستانە کە بۆچی بکوژ و تەقەکەرانی ئەم ڕووداوانە شەهیدکەری ئەم شەهیدە سەربەرزانە بۆچی نادرێن دادگا بۆ تەسلیم بە دادگا ناکرێن و سزای حەقی خۆیان وەربگرن هەر سزایەک بێت بۆی چیتر هیچ کەسێک جورئەتی ئەوە نەکات کە پێشێلکاری بەرامبەر مافی هاوڵاتیان بکە. ئەوەی ئێمە لەسەرمانە ئەوەیە چاودا ناخێن بەرامبەر بەم مافەی ئەم شەهیدە سەربەرزانە و کەیسەکانیان لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی لیژنەی تایبەتمەند بەو بابەتەوە بجوڵێنین و هەرچی زووە ئەم حاڵەتانە ئەم بکوژانە ئەم تەقەکەرانە بدرێنە دادگا و بە سزای خۆیان بگەێنرێن و ڕووی ڕەشی ئەو دەسەڵات و ئەو بنەماڵە و ئەو حیزبانە هەڵ بمانڕێت کە دەستیان سوور بووە بە کوشتنی خوێنی بە کوشتنی شەهیدەکە خەڵکی هەرێمی کوردستانە لاو و گەنجی هەرێمی کوردستانە کە هاتوونەتە سەر جادە داوای مافی خۆیانەکەن. بەڕاستی ئەمە ناشرینترین و قێزەونترین کارە کە دوو حیزبی یەکێتی و پارتی دوو بنەماڵەی هەردوو لە هەرێمی کوردستانە ئەنجامێن و بە دڵنیاییەوە نەوەی نوێ کاری ئەوەیە کە ڕێگری بکە لە دوو حیزب و جوود بنەماڵە چیتر ئەو سەرڕۆیی و ملهوڕیە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان ئەنجامنێن. ئەو گوێبیستی بنووتەی دکتۆر کازم بوو لەسەر ساڵیادی هەشتمین ساڵیادی خۆپیشاندانەکانی چەمچەماڵ کە لە 25 شوباتە ڕوودا دیارە ئامادەبوانی مەراسیمی هەشتمین ساڵیادەکە هەموویان جەختیان لەوە کردەوە کە داواکارەکانی خۆپیشاندانەکانی 2011 خۆی ماوەتەوە کە بچووکترینیان دەستگیرکردن و دادگایکردنی بکوژانە کە تا ئێستا دەستگیر نەکراونەوە سووربوونی خۆیان لەسەر ئەوە ڕاگەاندەوە کە ئابێ و کەیسانە بەکراوی بمێنەوە تاوەکو تاوانباران تۆمەتباران بە سزای یاسایی خۆیان نەگەن. دێمە وەلایەوە. سوپاس ڕزگار.